گفتوگوین پرس و باس بابەتاناکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکاروان یاروەیس کە پرسراوی مەڵبەندی ڕێخستنی خانەقین. کاکاروان سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێزت. بەخێراتی سپاس دەکەم. بەخێر بێتەوە. سپاس دەکەم. ئەمێکە نەمبینیوی لە بەرنامەکە. بەڵێ سپاس دەکەم. کاکاروان با باسێک لە ناوچە جێناوەکان بکەین بەتایبەت بە سنووری مەڵبەندەکەی ئێوە ناوچەکەی ئێوە. ڕەوشی کورد لەو ناوچانە چۆنە؟ ئایا گۆڕینی دیموگرافیا وەکو مەترسیەکە میشە باسی دەکەین لەوێ مەترسیەکان چۆنە؟ بەڵێ زۆر سپاس. وڵا بەعام لە دوای ڕدواکانی دوای ڕفراندۆمەوە کە خۆتان زانەوە دۆخە ئەسکەری لەوێ دروست بوو کورد پاشەکشێکی گەورەی کرد. تەمان دوو هۆکار هەیە، هۆکاری مۆزوعی هۆکاری زیاتی. هۆکاری مۆزوعەکە پەیوەندی بە ڕفراندۆم و 16 ئۆکتۆبەرەوە هەبوو کە ئەو منتەقانە لە ڕووی ئەسکەری و ئیداریەوە لە دەست کورد وەرگیرایەوە بەداخەوە دوای ئەو هەموو قوربانەی ئێمە لە شەڕی داعشدامان. هۆکارە زیاتیەکە پەیوەندی بە کورد خۆیەوە یەکەم تەرخەمی کورد لەو ناوچانەوە یەک ڕیزنەبوونی کورد تەبانەبوونی کورد لەو منتەقانە کە یەکێک بۆ لە سەبەبەکان کە بووە بەهۆی پاشەکشەکردنی کورد لەو منتەقانە. بەعام دۆخی ئەو ناوچانە گەر من وا وێنایکەم لە ڕووی ئیداریەوە ئەمە پاشەکشێکی گەورەمان کردووە. من نمونەی ناوچە کوردستانەکانی دیالە و خانەقین ئەهێنمەوە کە ناوچێکی بەرفراوانن. لەم ناوچانە کە ئێمە بەشێکی لە نەوتویەک ڕزگار کراوە بڵێن منتەقەی بناری بە مۆ قۆرەت و مەیدان و ئەمە کە هیچ کێشەیەکی نییە. بەشەکەی تری کە خانەقینە کە مرکزی ناوچە کوردستانیەکانی دیالەیە قەرەتەپەیە جەبارەیە سعدیە جەلەولایە ناوچەی حەمرینە مەندەلیە بڕاتەوە بۆ ئەوەی کە جەنابی مامجلال لە وتارە مێژوویەکەی کە هەیەی ئەڵێ سنووری خواروی کوردستان کە بە درەوجەسان و ئەم ناوچانەیەکەم پێم وایسە لە زاکیرەی سیاسی کورد لە زاکیرەی ئەلامی کورد نەماوە ئەم ناوانە ڕەنگە نامۆ بێسە بە درەوجەسان و قەزانیەوەڵانە چونکە پاشەکشێکی گەورەمان کرد لەو مەسەلانە. بەداخۆ ئێمە لە جیاتی ئەوەی کە دەستور جێبەجێ بکرێت 140 جێبەجێ بکرێ قۆناغی ئاسایی قەرەبووکردنەوە ئاساییکردنەوە ڕاپرسی ئاسایی قەرەبووکردنەوەکەوە کەزانن کە بەشی زۆری تاو نەبووە و لە کارنامەی بەڕێز زەیدی لە سەردەمی کابینەکەی سوودانی کە هاتە پەرلەمان ئێمە دەنگمان پێدا یەکێک لە خاڵەکانی کارنامەکە هی دابینکردنی بوجە بۆ قەرەبووکردنەوەی مادەی 140 بوجە دابینکرانی خەڵک وەریگرا چەند کەم بوو. بەڵام بە کارنامەی کابینەکەی بەڕێز زەیدی بە هیچ شێوەیەک ئاماژە بە جێبەجێکردنی مادەی 140 و تەرخانکردنی بوجە نەهاتووە بۆ 140 کە پێم وایە لە قانونی موازنە ئەمە ناکەن عێراق هەم لە ڕووی سیاسی و نایکەن وەم لە ڕووی اقتصادی و مالی و خۆتان زانن وەزعی عێراق زۆر خراپە. هیچ کاتی عێراق لە ڕووی مالی وەزی وەک ئێستا خراپ نەبووە. ئێستانەوە زەربەیەکی تر نییە بۆ مادەی 140 ئەمە لەلایەک نەک 140مان جێبەجێ نەکرێت 140 پێشێ لەکرێ ئێستا عکس بۆتەوە ئێستا نەک ئاسایی بوونەوە نییە ئێستا تێکدانی دۆخەکە هاتووە وم پێم وایە ئەم تعریبە نوێیە ئەم گۆڕینی دیموگرافیە نوێی کە ئێستا زۆر خەتەتر لە سەردەمی سەدام سەدام بەڵێ سەدام بە زۆرە هات کوردی دەرەکرد بە ئاشکرا عەرەبی قسە شوێنی تۆ دوت ئەم ناوچانە داگیر کراوە و لە بەرامبەرە مەقاومەیەکی ملی گەورەی گەلی کورد دروست بوو بەرامبەر بە تعریب و بە تەرحیل و تەبعیس و ئەوانە ئێستا نا زۆر بە هێواشیەکرێ و ئەو ئەنجدایی کە بەعس نەیتوانی تەواوی کە ئێستا بە شێوەی ئیداری و قانونی ئەکرێ. چۆن؟ ئێمە بە پێی مادەی 140 ئەبێ دۆخەم ناوچانە ئاسایی بکرێتەوە و نابێ هیچ جۆرەك دەستکاریەک لە دۆخی دیموگرافی خەریتەی ئیداری و جوگرافی ئەم سنووری ئەم وحدە ئیداریانە بکرێت. بەڵام لەوێ جەلەولا کراوەتە قەزا لە ئەنجومەنی پارێزگای دیالە چونکە ئێمە کورد یەکگردوو یەک ڕیز نەبووین کوتلەیەکی کوردستانی بەهێزمان نەبوو لە کۆی 15 کەس 9 کەس دەنگی داوە بۆی کە جەلەولا بکرێ بە قەزا. جەلەولاکەن بە قەزا چۆن؟ جەلەولا ناحەیەکە سەر بە خانەقین ئەکەن بە قەزا کوێ خەنە سەری قەزا بێ ناحەیە هەبێ سعدیە خەنە سەری جەلەولا قەزایەکی گەورەی ناحەیەکی گەورەی عەرەبی سونەیە دێن سعدیە کە بچووکە لە چاو جەلەولاوە شیعەیە و کووردە لە بۆتەی جەلەولای تاوێننەوە مەسەلەن ئێماڵێن ئەی جارەوە ڕەفزەکەین سەر تا پای ئەم پرۆسەیە مەسەلەن ئەڵێن ئەی خانەقین کۆنتری ناحەیە کۆنتری قەزای عێراق خانەقین کۆنتری قەزای عێراق و یەکێک لە قەزا گەورەکانی عێراق ناحەی لەسەر نییە بێ ناحەیە ئەی خانەقین چۆنە بێ ناحەی لەسەر نەبێ بەسەر شاوەتان حلەکەین گڵەی و هەنێ ئاوایی گەورەی عەرەبی سونە ئەکەن بە ناحەیە لێرەوە عەرەبیش ئەوە خانەقینش حەسرەکەن لێرەوە
خانەقیش بە ناحەی گەورەی عەرەبی سونە حەسرەکەن لێوە جلەولا ئەبەن حدودی ئیداری ئەمەی بەناو ناحەیە قەزای جلەولا تا نزیکی کەلار دێ ئیسلاح کە ئاوایەکە لە بینی کەلار و جلەولا کرێ بە قەزا بە ناحەیە کە عەرەبی تونڕە بۆوانەی تایە و حدودی ئەم جلەولایە تا نزیکی باوە مەحموود خانەقین دێ وەلەو سەوە جلەولا ئەبا سعدیە بە تا نزیکی حەمرینە چییە پێش ئەمە بەداخەوە پێش ئەمە قەرەتەپەیان کرد بە قەزا لە مەجلیسی مەحافەزە چونکە کورد نەیتوانین بە شێوەیەکی باش ڕوبەڕووی ئەمە بێتەوە لە ئاسی پەرلەمانی لە ئاسی سیاسی لە ئاسی بەغا لە ئاسی قیادەی سیاسی لە ئاسی پەرلەمانی کوردستان و حکوومەتی کوردستان و سەرۆکایەتی هەرێم قەرەتەپەیان بۆ چوە سەرچوون جلەولاشیان کرد قەرەتەپە جەبارەی خراوەتە سەر کە جەبارە ناحەیەکی کوردستانە وەکو قەرەتەپە کوردستانی قەرەتەپە و جەبارە دوو ناحێ بوونە سەر بە کفری بوونە و کفری سەر بە کەرکووک بووە لە چوارچێوەی گۆڕینی دیموگرافی و تعریبە کەلار و کفریان لەسەر کەرکووکەوە کەلار ئەخسە سەر سلێمانی و کفری و هەردوو ناحەکەی کفری و قەرەتەپە جەباران ئەخسە سەر دیالە چەمچەماڵیش هەروە بۆ بەڵێ چەمچەماڵیش وایان لێ کردووە ئەو باقی ترکە لە کەرکووک کرا ئێستا ئەوەشان وا لێ کردووە یعنی خانەقییان حەسر کردووە بچوو کردووەتەوە جلەولا ئەوە لەوێ سعدەی بردووە قەرەتەپە جەبارەی بردووە باشە ماوەتەوە خانەقین ئێمە چیمان کردووەکو یەکێتی لە محکەمەی قەزای ئیداری من دەمەوێت من پرسیارە بکەم ینی ڕەنگە ئەوان وەکو نەتەوەیەک حەز بکەن ئێمە بتوێنەوە لە نێو خۆیاندا حەز بکەن خاکمان داگیر بکەن و بیکەن بە عەرەبی بکەن بەڵێ ئێمە دەبێت چی بکەین ئێمە کاتی خۆی کە ئەو کاتە من مەسوول مەڵبەند نەبووم لە پەرلەمان بووین پەرلەمانی پارێزگای سلێمانیش بوو بەڵام من ئەو منتەقانە بە قەزەی کوردی ئەزانم و من خەڵکی گوندێکم کە ئێمە زەحەی تعریب و تەرحیلین گوندەکان ئێمە لە 75 سەر بە ناحەی خۆرەت و خانەقین هەمووی تەرحیل کرا و گوندانە ئیشم لەسەری کرد تەخمە 160 ئیمزامان کۆ کردەوە بە مزەکرەی نردمان بۆ ڕئیس جمهور بۆ ڕئیسی مەجلیسی وزرا بۆ ڕئیسی ئەنجومەنی قەزای بۆ داواکاری گشتی ئەمە پێشێلی مادەی سەوچلا نەتیجەیەکی نەبوو دوایی لە پێش من هەواڵانی مەڵبەند سکاڵیان تەزیر کردو لە محکەمەی قەزای ئیداری کە بێ بەیەکلا بکرێتەوە محکەمەی قەزای ئیداری بەداخەوە منم 4 مانگ پێش مانگی کە لەوێم ئەبدەیتێکی محکەمەیەمان کردەوە تیمێکی ڕاوێژکاری باشمان لە مەڵبەند دروست کرد کاک حاکم ئەحمەد جەلیل کە جێگری لە پرسایی مەڵبەندە و دادوەری خانەنشینە لەگەڵ کۆمەڵێک محامی باشی خانەقین و دەوروبەری لەگەڵ بەغا ئەمانە و بە هاوکاری برادرانمان لە بەغا ئەبدەیتێکی باشمان کردەوە بەڵام بەداخەوە لەبەرەوە قەزەکە سیاسیە قەزەکەەوە نییە کە تۆ بڵێ محاکم لە عێراقەوە نییە تۆ چەندێک لە ڕووی قانونی و مووقفت بەقەوەتە نەخێر سەفقاتی پارەیە و زەختی سیاسیە بۆ ئێمە داواکەمان ڕەت کرایەوە بەداخەوە هەفتەی ڕابردوو یەکەم جارە باسیەکەم ئێستا لە قۆناغی تەمیزین پێرێک کۆبنەوەکمان کرد لایحەیەکی باشمان نووسی و تەمیزیکەین لە محکەمەی تەمیزی محکەمەی قەزای ئیداری بۆ جلەولا چیمان کردو بۆ جلەولا کە من ڕۆیشتمە ئەوێ هەفتەی یەکەم و دووەم وەزارەتی تەختی جوابی ئەگەر سەری بگرتایە داواکەتان چی دەبوو نەتیجەکەی هەڵبۆشایەتەوە بۆ دەستکەوتەی گەورە بۆ ئێمە کە خۆی ئەبێ هەڵوەشێتەوە کە مخالفەی مادەی سەوچی لە خالفەکان هەمووی مخالفەی تایە بۆ جلەولا ئێمە کە من چوومە ئەوێ هەفتەی دو هەفتە دوایەوە وەزیری پلاندانانی عێراق جوابی ئەنجومەنی پارێزگا و پارێزگای دیالی داوەتەوە ئەڵێ هیچ کێشەیەکی نییە قەزای جلەولا با ئیستعداز کرد دەست بەکار بێ ئێمە زەختێکی زۆرمان کرد نەمانێژ محافظی دیالە ئەمر بە کتابەکەی وەزارەتی تەختیت داهن طبعا نەم زەختە بەڕێز خالشوانی فراکسیۆنی یەکێتی و پەرلەمانتارمان لەوێ سروەخان و عیلاقاتی خۆمان ئێمە وەکو مەڵبەند و بە حکومی خۆش لە بەغا پەرلەمانتار بووم و مەکتەبی سیاسی و یعنی زەختێکی زۆرمان کرد مەکتەبی کاک پاڤڵ زەختێکی زۆرمان کرد کە ڕامان گرت و وەزیری تەختیت داوای کرد کە لە محافزەی دیالە لژنەیەکی تحقیق دروست کرێت چونکە تەزویراتی تایە بە حەسابەوە ئەوە ماوەتەوە ئەوە ڕامان کردووە بەڵام ئیداریان ڕامان کردووە قانونیان دوو حلمانەیە لە محکەمەش کاتمان کردووە کە من ترسمێ بە دەردیەوەی قەرەتەپە بچی هەمووی سەفقات و هەمووی کاک ڕانکۆ ینی من خەڵک شتی پیشانم داوە محاکمی عێراق خەڵق قەزەی هەبووە ئەڵێ کاکە ئەوە فڵان کەسە کارتی بانکەکەی بۆ ناردووم ئەڵێ گەم شۆ پارەکە خەیتە سەری بەیانی قەزەکەتە لەبەر ئەوە ئەم شتانە زۆر قورسە لە عێراقا وە کورد خۆی بێ بەرنامە ئەگەر ئەمە سەر بگرێ ئەمان چیەکەن ینی سونا دوو قەزای خۆیە بە قەرەتەپە و جەلەولا
خۆی قایمەکە خانەقین بە بچووکی ئەمێنێتەوە دیوی ڕۆژهڵاتی خانەقین ئێرانە حەسرە دیوی ڕۆژ ئاوای جلەولا ئەوانەیە خانەقین زۆر حەسرە بێ و کورد حەسرە بێ بەڕاستی و تۆ سەیریکە یعنی بۆ مستەقبل عمقی ئەمنی کەلاری شەکەوێتە مەترسیەوە تا کوڵەجۆ تا ئیسلاح دێ و عمقی ئەمنی منتەقەکانی ئەمبەری سیروانیش ئەکەوێتە مەترسیەوە کە منتەقەیەکی بازرگانی میهمن مەرزی پەرۆسخان و پشتەوەوانە و ئەوەی پێوترێت سنووری کوردستان نەماوە ئەو سنوورە بەداخەوە ئەکەڵم نەماوە نەکەی مە لە ئێمە ماوە ینی تەنەزولی تیان ناکەین بەڵام لە ڕووی واقعەوە تێکیان داوە حەوزی حەمرین هەمووی لەدەستی ئێمە چووە ئەو منتەقانە و بۆ کەرکووکیش مەترسیە بەڕاستی چونکە ئەم منتەقانە منتەقەی ئەسڵەن قەرەتەپۆ و جەبارە سەر بە کەرکووک بوونە کفری کەرکووک لەبەرەوە کورد پێویستی بۆیە کاگڕانکۆ بەداخەوە نەم وەکو حزبی کردومانە بەڵام ئەم پێویستی بە وەکو قەزەیەکی نەتەوەی لێ بڕوانی ئەمە ئەوە دێمەوە سەر بابەتەکانی تر بۆی حەزناکەم زۆر بتبڕم خۆت زۆر لە جلەولا قەرەتەپە جەبارە بۆ مندەلی حەوزی حەمرین مۆزەفێکمانە یەک مۆزەف لە سەعدیە مدیر ناحێمانەیە بەس مدیر ناحێمانەیە من مەسئولی مەڵبەندی یەکێتی ئێستا بچم بۆ جلەولا بچم بۆ سەعدیە بۆ جلەولار منتەقی دەبێت تەنسیقم لەگەڵ جێشە لەگەڵ عەمەلیات مشتەرەکە تەنسیقکەم بۆی ڕێگەم بەند سیارەکانم بچێتەوە مەقەڕاتی ئێمە لە جلەولا لە سەعدیە لە قەرەتەپە لە مندەلی بەدەست حەشدی شعبی وانێکی بەدەست حکوومەتی عێراقی و ناماندنەوە یعنی حزبی سیاسی حڕە لەوەی مارسی ئێمە بەمە ڕێی جمهورمانە حزبی مام جەلالین حزبێکی سیاسین لە محافلی دەولی لە سۆسیال ئەنتەرناسیۆنال لەکوێ ئێمە حزوری گەورەمانەیە من ممنوع مەخڕمە بێ لە جلەولا ممنوع مەخڕمە بێ لە سەعدیە مەقەڕەکەی مندەلیم لای حکوومەتە نایداتەوە مەقەڕی جلەولام سەعدیم لای حەشدە یەک قەرەتەپەم لای حەشدە نایداتەوە لەبەرەمە زۆر قورسە یعنی تۆ لە هەموو شتێ بگەڕێ هێزێکی سیاسی نابێت لە نظامی دیموقراتی هێزی سیاسی مارسە ئیشی خۆیکە نایەڵن بیکە و لەگەڵ ئەوە شەکاگڕانکو تەنەقولاتی فۆرمی بایعی پتاقەی سەکەن پتاقەی موحەدە کارتی نیشتیمانی پتاقەی دەنگدان لەم سنووران ئەکرێ بەداخەوە ئەوی سم بیکەمە پرسیار لەم سێ چوار ڕۆژەدا هادی عەمری ینی با بڵێن جۆرێک لە ڕەزامەندیدا بوو بە گواستنەوەی فۆرمی خۆراک و هاتنە سەر خاڵشکوانی لەگەڵ فراکسیۆنی یەکێتی کتابێکی تری دەکرد هادی عامری لەبەرەوە سەرۆکی لیژنەی جۆرێک لیژنەی مادەی سەوچلە ئەوەی ڕاگرت بەڵام ئەکرێ ئیسنا ئەدەن باشە ئەوەی هادی عامری بەرپرسی دەقیقەن داوای چی کردبوو کە دوای ڕاتان کرد بۆی ئەڵێ سەیری کات ئێستا تەنەقولاتی فۆرمی بایعی کراوەتەوە لە عێراق ئەپلیکیشنە لە ئینتەرنێت خۆت لە ماڵەوە ئەڵێ حڕی بیکەیە حڕە بیکە هەرچی عەرەبە دێ بە خانەقی باشە بۆ کەرکووک بۆ دووسەچێ بۆ کوێچێ بۆ سەهلی نینەوە بۆ نینەوە باشە بە پێی ئەمە مخالفەی مادەی سەوچلە زەخسێکی زۆرمان کرد ئێمە یەکێتی تیمی یەکێتی لە بەغا پەرلەمان کا خاڵشوانی برادران ئێمەمانان ڕاگیرە کتابێکی ترێک وڵێ ناوچەی 140 شمل ناکە بەڵام لەگەڵەوە شەب لە ژێرۆ بە حاڵاتەیە بڵێ کاکە مەسئولی مدیری نووسینگەی خانەقینی مادەی سەوچل عەرەبی تعریبە عەرەبی تعریب مدیری نووسینگەکەی بۆی 140 بەجێ بکە ناتوان لایبرن لە خلالی 4 ساڵە زیاتر ناتوان لایبرن هەمووی لە دوای 16 ئۆکتۆبەر ئەو معادلەتانە هەمووی تێک چووە خۆی عەرەبی تعریبە بەڵێ لە 3-4 ساڵی ڕابردوو نزیکەی بەس سنتەری خانەقین زگەی 15000 عەرەب بەم شێواتۆتە ناو خانەقینەوە 15000 عەرەب بۆ شارێکی خانەقین خۆی چەند کەسە 9,000 نزیکەی 200-300,000 نفوس بۆ ناو قەزاکە 100,000 بەس دەنگت دەری بەس دەنگدەر 100,000 تایە ئێمە هەفتەی ڕابردوو مدیری تاپۆ کۆبوونێکم کرد مدیری تاپۆ مدیری زەرعا مدیری شارەوانی بەشێکیان عەرەبن بەڵام هاوکارمانن قایم قاموانە باسی ئەومان کرد کە بە پێی مادەی سەوچل هەر کەسێکە چێ بۆ مامەڵەی تاپۆی باخ ئەرزی زەراعی یا عەقد یا ئەو شتانە ئەبێ مدیری دایرە کتابێکە بۆ قایم قام ئەبێ قایم قام بکە بۆ نووسینگەی جێبەجێکردنی مادەی سەوچلەوەی کە سەر بە عێراقە بڵێ ئەمە مەشمولە یاننا ئەبێ نووسینگەی 140 لە لیستی کۆمپیوتەرەکەی سەیری کە ئەگەر ناوی هەبوو نابێ ئەرز بکرێتە نایەوە تا ئێستا پرۆسەی نەبوو ئێمەمان ڕێخستەوە پرسیارم لە مدیری تاپۆ کرد وتم دوێنێ چەند معاملەی تاپۆتە وتی 4 وتم چەندی عەرەبە وتی سیانی عەرەبە لە 4ەکە دانێکیان لە مەدینە سەدری بەغدا هاتووە لە خانەقین خانووی کڕیوە یەک بەڵایتری گەورە استثمارە پرۆژەی نیشتە جێبوونەکان 4 پێنج پرۆژەمانەیە لە خانەقین کاک ڕانگۆ نیوەی زیاتری عەرەبە
چکە کورد پارەی نییە بیکڕێ و سپیکردنەوەی پارە هەیە غەسیل ئەموالەیە کابرا لە بەعقوبەیە لە شارەبانە لە قەرەتەپەیە لە بەغای لەکوێ پارێکی زۆری هەیە دێ لێرە ئیکڕێ و ناتوانێت ڕێگەی لێ بگری ئیسمارە ناتوانێت ڕێگەی ئەکرێ بە نایشۆ عەق دەکە کرێ بە نایوە بەیانی کە ماڵی هێنێتە ئەوێ و بەیانی کە تاپۆ کرانم پرۆژانە کە ئێستا تاپوی هەنێکی دەستی پێ کردووە ئەکرێ بە تاپۆکرێ تاپۆ بەناوی عەرەبەوە کاکەڕۆن خانوەکانی دیکە هەر تاپۆکرێ بەناوێنەوە هیچ کێشەی نییە هەنێ پێشتر کراوە بڵێ پێشتر کراوە قەراری 320 هەیە بۆ ئەو ئەرزانەی کە بێ لە کەرکووک و خانەقین ئەو منتەقانە چۆن ئەڵی شوەراو لەوێ لا ئێمە هەنێ گەڕەکەیە کە کاتی خۆی ئەمر واقع کورد تەوزیعی کردووە قایم قام و محافظ و ئەوانە ئەمە قەراری 320 بۆ دەرکات چونکە ئەمری وزاری نیە مەرزان باشە مەشمول بێ خەمڵاندنی بۆ کەن و پارەکە داوانە تقریبا 1500 کەس معاملەی کردو من پێ دەڵێم تقریبا سێ ڕبعی ئەو 1500 عەرەبەکە معاملەی کردو عەرەبە بەڵێ ئەمە تۆ لەوە بگەڕێکە تۆ ئێمە منتەقەکانی تر بەشی خۆی نەک بەشی خۆی منتەقەی تری بردووە قەرەتەپە جەلەولا سەعدیە جەبارە کوێ ئەمانەی وی برد نیە لە ناو خانەقینیشە تەوازنی ئیداریش نەماوە ئێستا ئەم ناوچانە بە پێی مادەی سەوچ لەبێ بە هاوبەشی بەڕێوە برێوانە سەیتەرەیەک هەیە ناوی سەیتەرەی باوە مەحمووە باش کە دانرا خۆی عالە سەیتەرەی گومرگ لە بین دوو وڵاتە دانرێ سووری دوو وڵات من بۆ نمونە من ماڵبەندم مۆلیدەیەکم بۆ هاتووە ئیدارەی شتێکێتی مۆلیدەکەم خراپ بوو کتابمان بۆ کردووە ئەم بە کتاب بۆ هێناوێتی منش کتابم بۆ کردووە خایم شتە دەخۆلی کردووە مدیر شەرتۆ اینجا توانیمان داخلکردن بەڵێ بێ گومرکی بی خەڵکێ باخی هەیە لەو دی و سەیتەرەکە خەڵخانەقین بڵێن بێنێ بۆ ئەم دیو ئاڵێ گومرگەکەی بدە ئەمە نەبوو لە هیچ دنیا ئەم شتانە لە هیچ دنیا نەبووە ئێمە یعنی بۆی بینەرانی ئێمە بزانن ئەو قوربانەی کە لە خانەقین و ناوچە کوردستانەکان درراوە بێوێنەیە کاگڕانکۆ ئێستا باسیەوەکەین کاکارۆن ئەومە مەسەردا تێنەپەڕێ هاتنی ئەم ڕێژە زۆرە عەرەبە ئەم پارەی کە پێیانە هەر لە سلێمانی ژوایە لاو لێر دەوە هەر لە شوێنەکانی دیکەش جێش کووردە لەسەر جەناوەکان دەوەستین ئەو ڕێژە زۆرەی عەرەب دێن بۆیانە بە بڕوایتەوە ئێستان پێکرد بێت جۆرێک لە هاوکاری دەکرێن دەعمەکرێن بۆ ئەمە پاڵپشتیەکرێن بۆ ئەمە سەباس لۆ کرد دەڵێ بەڵێ خەڵکی دەعمیانەکە بڵێ ومن پارەیان دەداتێ بۆی لەوێ نیشتە جێ بەداخەوە کوردەیە معاملەی بۆ ڕاپەڕاندن عەرەبی تعریبی ناوتە ناو خانەقین و بەڵگە لامە وەکو بەرپرس یا وەک هاوڵاتی وەکو بەرپرس یەک شتت پیاڵم وەکو بەرپرسی دەستگای حکومی کە دەستگاکە سەر بە عێراق بەڵام کووردە بڵێ ئاسانکاری بۆ کردن بۆی کەڵگەکەم لایە بڵێ من بە پارە ماکە یان نەمە پێشتر کراوە پێش ئێستەنا ئێمە کێشەیەکمانەیە من مانگێکە خەریکی گامێش ئەوە کارانم ناوەکەشیان پێوتم بەس من نایڵم بۆی گامێش ڕەمزی تعریبە بڕواکەی سێ چوار وەج بە گامێش هاتۆتە خانەقین عەرەبیە ناوێتی ئەو ئاوایە کوردانیان هەمووی هەرەسان کردو هەمووی هەرەسان بوو عەرەبە گامێش هێنێ بۆ خانەقین کە بێتە سەرچاوی پیسبوونی ژینگە ئەوەی کە هێنایەتی گیراوە دوایەوە سیمایەکی عەرەبیانی پێ بدە بڵێ گوندە کوردەکانیان هەرەسان کردووە لەبەر ئێمە کاگڕانکۆ ئەم کاکاروان ئەتوانی هیچ بکەین ئەیتەمان کوور دەتوانێت بیکە ئەم منتەقانە بە ئەمری واقع بێ ئێمە باشە کاکاروان بۆ نمونا کردووە لە خلالی ئەم 4-5 مانگە بڵێ تەسیراتی هەبووە بەڵام بڵێ وەزعەکەمان گۆڕی بێ نەخێ باشە کاکاروان ئێمە ئەتوانین دامی کورد بکەین چێ لەو ناوچانە نیشتە جێبێ نەخۆی ئەزانی چوانە ئێمە ئاوارەیەکی زۆرمانەیە لە کەلار نیشتە جێبوون لە سمود ڕزگاری نیشتە جێن لە کفری چۆن لە کەرکووک لە سلێمانی لەوانەوە دەنگی نفوسیان ئەوەیە نەچوونەتەوە و ڕێژەیەکی زۆرمان ئەمانە بڕۆنەوە یا لانی کەمی من ڕێگە بگرین عەرەب نەیە کورد نایە باش بەس عەرەبیش نییە و بیرش نەچێ ینی من نامێ خەڵکی ئومێد کەم کورد گەڕاوەتەوە ینی کورد لە خانەقینەواتۆتەوە کەلار چۆتەوە کفری ئەمەش نفوس و دەنگەکەی ماوە بەڵام ئەوە بۆ یەکێک لەو مەترسیانەی کاگڕانکۆ کە ئێمە کاتی خۆی پەرلەمانتار بینەوارمان کرد سەرژمێری زۆر خەتەر بوو ئێستا وردە خەتەریات ئێم سەرژمێریە ئێمە ڕۆژانە هەستی پێکەین کاکاروان عەرەب دێن لەو لادێ کوردنشینانە نیشتە جێبن ژیان و ماڵ و حاڵی خۆیان دەکەن کوردەکەی خۆمان بۆ لەوێ ناتوانێت ئایا ڕۆتینیان بۆ دروستەکرێ ئایا خۆی من زەحمەتیان بۆ دروستەکرێ باسی هۆکارە زاتیەکەم کرد باسی گلێژ لە خۆمان بکەین کورد مهتەم نییە بە زەوی زاری خۆی عەرەب بیستێ زەوی بێ چی کێڵێ و جێی نایڵی خۆشی نییە جێی نایڵێ داگیرێکە بڵێ ئێمە لێرەوە قسەکەم هەر حکوومەتی هەرێمی کوردستان 6-7 هزار مۆزەفی لە خانەقین تەعین کردو
لەو ناوچانە تەعین کرد و لە کەرکووکی شەروایە بەشێکی زۆرە نیان لە ناوخانەکەین دەوام کرد نیان دەوام لە شۆن يعني حرمەت بێ مامۆسایە تەعینیت کرد بە خوێندنی کوردی دەوام ناکە ئەمە ئەبێ لەسەر خانەخین تاین بۆ طبعا حکوومەتی هەرێم بەس لە ناو خانەخین 6,000 کەسی تەعین کرد ئەمانەی لیشو داوامەکەن هەر داوام ناکەن یان پێشمەرگە و پۆلیس و دەستگا ئەمنیەکان دەوامەکەن وانە دەستی حکوومەتی هەرێم خۆش بێ بۆم کارێکە کردوێتی بەڵام ئەبێ ئەمە بۆچی تەعینی کرد حکوومەتی هەرێم بۆی لەوێ پێگەی کورد بە پێگەی قەڵەتکەوە کورد ناسنامەیە منتەقانە بپارێزی ینی بۆ نمونە کاتی خۆی لە سەردەمی کاک عومەر فەتاح جێگەری سەرۆکی حکوومەت بوو لە ناحیەی زەنگاباد پشتێنەیەکی دروست کرد کە ئەمە حدودی بینی ئێمە ئەوانە 400 خانووی دروست کرد بۆ کوردی ئەوێ کە ئەمە 400 ماڵی کوردی تیا بچێ هەر ماڵێ پێش کەس بێ دەکەس بێ چەکی هەبێت چیە بێتە پشتێنەی ئەمنی بۆ کەلار و بۆ منتەقانی تر بەشێکی زۆری ئەو خانوانە فرۆشراوە و بەشێکی درراوە بە عەرەب کورد دایەتی بە عەرەب بەشێکی زۆری چۆڵە لەبەرەوە بێ گلەی لە خۆشمان بکەین ئێمە مثلا خەڵک مناڵی ناخاتە بەر خوێندنی کوردی ئەم ساڵ ئێمە بە محاولەیەکی زۆر خوێندنی نەمانێش خوێندنی کوردی لە خانەقیندا بخرێن دەستەی نەزاهی عێراق کتابێکی کردۆ بۆ وەزارەتی پەروەردە ئەڵێ هەر مەکتەبێ 50 تەلەبەی کەمترە دایخە دەمجی کارمە هەر لادیەک لادێمانێ 20 تەلەبەی هەیە 15 مامۆسایی هەیە 20 تەلەبەیە 15 مامۆسای هەیە تا محاولەیەکی زۆر ئەمە کەی ئەم مەکتەبە کەمانشی کە ماوەڵێن دایخن مەکتەبی کەممان ماوە چکە ئێمە دوو جۆرمانێ هەنێ مەکتەبی کوردیمانێ سەر بە کوردستانە و هەنێ مەکتەبی کوردیمانێ سەر بە خوێندنی کوردی وەزارەتی پەروەردەی عێراقا هەر چۆنە بێ ئەمە ماڕاکرد ئەمەشە مەڵبەن لەگەڵ تیمی پەرلەمانی و تیمی حکومی یەکێتی لێ بەغا ئەمەمان ڕاکرد بەڵام ئەمە چارەسەری کاتیە سەبەبی ئەمە چییە خەڵک جگە لە ئەهمالێکە خەڵک مناڵی نانێرە بۆ خوێندنی کوردی خوێندنی کوردی نێرێ بۆ بڵێ خوێندنی کوردی تاواکە چ دەزانکۆی کۆلێژەکانی خانەخینی سەر بە زانکۆی گەرمیان کۆلێژ تاواکە معتەرەف نیە تەعین ناکرێ زانکۆی گەرمیان معتەرەف نیە لەلایەن عێراقەوە 25,000 خڕیجی هەیە 6,000 خەڵکی خانەقینە کە فۆرمی تەعینات لە سایتی مەجلیسی خدمەتی اتحادی عێراق بۆ تەعینات تو ئەگەڕێی کلیکی هینەکەت بکەی زانکۆی گەرمیانی تیانە خەڵک ئەڵێ کە مناڵم نیاردە زانکۆ کوردی و بچێتە زانکۆی گەرمیان و تەعین نەبێتتر بۆچی بینیانم لەبەرەوە زانکۆی گەرمیانیش لە بەردەم مەترسی کۆلێژەکانی زانکۆی لە بەردەم ساڵی لە بەغدا بوویکە مەترسی داخەرەوە قورسە سیاسیە سیاسی و داڵێ لە بەردەم داخستنە شتیوا ڕوو دەدا تەلەبەی کەمە سەدان تەلەباتۆ سەر 40-50 تەلەبە زانکۆی گەرمیان کۆلێژەکانی ئەمە سەفقەیەکی سیاسیە بە کوردیوە سەفقەیەکی تجاریە و ئەوان ئەڵێن ئەمە سێ زانکۆمانەیە ئەهلی ئەترافی پێکەن بەش ئەتراف بە زانکۆی گەرمیانەکە من کاتی خۆی لەگەڵ وەزیری پێشووی سەردەمی ئێمە لە پەرلەمان پرسیارم لێ کرد هات بۆ ئەو لەگەڵێ دانیشتم وتم بۆ ئەتراف بە زانکۆی گەرمیان ناکەی وتی ئەوە ئەتراف بە زانکۆکانی ئێمە ناکەن وتم زانکۆکانی ئەوە ئەهلیە تۆ بۆ دیفاع لە زانکۆی ئەهلیەکەی تۆزە حراج بوتیە با خەریکی ئەوانە دوو زانکۆی ئەهلی لە کەرکووکەی زانکۆیەکی ئەهلی لە دیالە هەیە ئەو حاڵی زانکۆکانی خۆیان دەزانێ تەلەبە هەیە بە ساڵ دەوامیش ناکە لە سەرەوە دەرەچێ با ئای توێژینەوەیکە نووسێ و پێم وایە خوێندنی باڵا لە کوردستان زانکۆ پەیمانگەکانمان و خوێندنی بنەڕەتی و لە کوردستان زۆر پێشکەوتوت هی خۆمان بەڵێ زۆر پێشکەوتووە من پارێزراوە خەرق نەکراوە بڕۆ زانکۆکانیان بزانە چۆنە خەڵق کراوە لەوێ دەیان تەلەبی خۆمانەیە کورد ڕەفیق و برادری خۆمان لەوێ تەواوی کردووە پۆزیش لێن قانونیان تەواو کرە و نازام سیاسیان تەواو چیان لەبەرەوەمێکیشتر لە هۆکارەکان 4 ڕۆژ نەکردووە لێ کە بەداخەوە لەوێ ئێمە خوێندنی کوردی لێش پاشەکشێکی زۆری کرد بەڵام ئێمە چۆنە بێ ڕاماگرت کێشەیەکی تر کاکڕانگۆ مەسەلەی خاوەنددارێتیە تۆ چۆن خۆت وا پیشانە دەی ئەم ناوچانە بەپێی دەستور ناوچەی جێناکۆکە ئەبێ بە مشتەرەکی بەڕێوە بین ئەبێ ئەمری واقع بیکەی وانە بەپێی دەستور لە ڕێی واقعی سیاسی و تاریخی و جغرافیەوە چۆن خۆت دەکەی بە خاوەنی منتەقانە بڵێ ئەمەی منە ئەبێ تەواجدت هەبێ لەوێ ئەبێ پەرلەمانەکەت کارا بێ فراکسیۆنەکان بێن بووی ئەبێ وەزیرەکانی کوردستان بێن بووی ئەبێ کوردستان لەوێ پرۆژە بکە حکوومەتی کوردستان ئەبێ هێزە سیاسەکان قورسایی زیاتریان بخەنەوە ئێوە ئەی تۆ نایکەی ئەو خۆی کاتە ساحێبی وانە ئەستا مەسەلەن لە ڕووی ئینەوە لە ڕێوی ئەمنیوە ئەبێ بەشتەرەکی بەڕێوە بین چوار لیوای حەشدی شعبی لە خانەقینە ئەبێ چوار لیوای پێشمەرگەشە بێ چوار پێشمەرگەمان نیە لە ناوەڕاست ناو سنتەری خانەقین لە بەپێی ڕێکەوتنی سیاسی تا باوە مەحموو هەیمانە لەگەڵ پارتفێندیتان چۆنە لە خانەقین ئێمە لەسەر ئاسی لەسەر قەزاکە پەیوەندیمان باشە
بن و مەسئولی لە پەیوەندیمان باشە هەرکومان خەڵکی یەک گوندین خزبیەکین و پەیوەندیمان باشە بەڵام ڕەنگی داوەتەوە ئەو دووجار ئەوان دووجار لە یادی یەکێتی بۆ پیرۆزبایی بن هاتن و ئێمەش لەگەڵیان تەواصلمانەیە مناسبات و شتیان هەبووە بەڵام مە قەراری گەورەی ئێوێ لەسەروی ئێمەوە بابن یەک نمونە بەمێکا کڕانکو یەکێتی و پارتی ئێمە تەحالفمان نەکرد بۆ انتخابات ئەوەن لە ڕووی سیاسی و قسە ناکەم حزبیکە خۆمێکێتی خەتای پارتی بۆمەی نەکرد لە خانەقین لەگەڵ ئێمە کشانەوە ئێمە لە خانەقین کورسەکەمان لە دەستدا پارتیش لە کەرکوو کورسێکی لە دەستدا ئێمە لە خانەقین زەرماگرن ئەوان لە کەرکووک زەرریان کرد بە نەتیجە کێ زەرەری کرد دوو پەرلەمانتاری کورد ئێمە 500 دەنگ کورسەکەمان دۆڕان برادرانی پارتی چوون لەگەڵ عەزمە حزبێکی عێراقی بەڵێ ناسیۆنالیستی تەحالفیان کرد بە 6-7 دەنگ کورسەکەیان برد ئێمە بە 29,000 دەنگ 22,000 کورسەکەمان نەبرد چونکە پێمان قورس بۆ بچین ئەم تەحالفەکەن بۆ هەموو یەکێتی عیبە و حزبێکی ڕەسەن و گەورە هەموو قەزای قەومیەکەمان ئێمە بچین لەگەڵ حزبێکی عەرەبی سونی کە مەسەلەی تەعریب وانیان لەسەر ڕێککەوین و ئێمە لە خانەقین ئەوە کورسیەکەوان لە کەرکووک بەڵام کورد زەرەری کرد لە نەتیجە سپاس دەکەم کاکەروان مۆزۆی کا بوو قسەی لەسەر بکەین بەس بەڕاستی ئەوەندە ئەم زانیاریانە هەم مەترسیدارن ئەم گرنگن هەم استراتیژین خەڵک قوربانی زۆر زۆری داوە خەڵکی ئەم ناوچانە حەزیان لە کوردایەتی حەزەکەن ئێستا خەڵک ئەو نهەیە بێلایەنە بەس حەزەکە من مەڵبەند باش بم حەزەکە یەکێتی باش بێت چونکە یەکێتی بە وەسیلەی کوردایەتی ئەزانێ لەوێ بۆی تعدای لێ نەکرد بۆی نەبێ و شەهیدێکی زۆرمان داوە ئێمە بەس لە ناحەی سەعدیە 1622 شەهیدمان داوە لە دوای 2023ەوە لە جلەولا سەدان شەهیدمان داوە لە ناو خانەقین من هەفتەکە 5 ڕۆژ دەوامان یەکشەمە و پێنجشەمە 30 ڕۆژی ماڵ شەهیدەکان نەگەڕێم فریان ناکەم ئەوەندە زۆرن ئەم زۆرن هەیە 5 کەسی لە تەقینەوەیەکە شەهید بوو هەیە سێ کوڕی دوێنێ من دوو نمونەت دەمێ دوێنێ بەیانی باوکی 4 شەهید لە خەستەخانە بوو وەفاتی کرد پێشەوەی وەفات کە من سرم لێدا لە خەستەخانە ئێوارەکەشی باوکی 2 شەهیدی تر وەفاتی کردو ئەمە کە تعزیەیە سەدان حاڵەتی وامانەیە خەڵ لەوێ شەڕی ناسنامەی خۆیەکە و حەزەکەم بزانانی یعنی 16 ئۆکتۆبەر کە حەشت داد و جێش هاتوو ئێمە لە خانەقین 2 شەهیدماندا بەس لەبەرونیان نێڵ کوردستان داگیری و چەندین بریندارماندا کەسانێکیان سەقەت بوونە کە مندان بوونە بۆی ئاڵای کوردستان دانەگیری لەوێ لەبەر خەڵک حەزەکە شەڕی ناسنامەی کوردستانێتی ئەو منتەقە بکە بەڵام بەڕاستی حەزب سیاسیەکان یعنی سەپۆرتی زیاتریان کورد دەکرێت بەڵێ سپاس دەکەم زۆر بەڕێز کاکەروان یاروەی سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان دەست خۆش بێ بە هیوای بەردەوام لە وڵەکانتان زۆر بە خێراتی سەر بەخێر بێت